هەرسەبارەت بە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیەتی نیشتمانی کوردستان و بڕیارانەی کە پەیوەستن بە پرسی نێوخۆی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ڕێککەوتنیان سەبارەت بە کاندیدێکی هاوبەش لە بەغدا و کۆمەڵێک پرسی دیکەی پەیوەندیدار بەم پەیوەندیانە زیاتر قسە دەکەم بەڕێز ڕێباز بیرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵم دەبێت. بەڕێز ڕێبازم کاتت باش. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە کۆبوونەوەدایە ئەمەوێ سەبارەت بە کۆبوونەوەکە و هەروەها ئامانجەکانی ئەم کۆبوونەوە لە بەڕێستان بپرسم لەبارەی پەیوەندیەکانی یەکێتی و پارتیەوە ئایا لەم کۆبوونەوە هیچ بابەتێکی نوێ دەخرێتە ڕوو؟ بەڵێ ئەم کاتە تا باش وەڵای خۆت دەزانی کۆبوونەوە لە سلێمانیە و منیش لە هەولێرم، بەڵام ئەوەی کە وازعە ئەوەیە کە مە هەردوو لامان وەکو دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستانە هەر یەک ڕوئیای تایبەتی هەبووە لە سەردۆخی عێراقاوە لە سەردۆخی هەرێمی کوردستانیشە بەیەکەوە هاوشان حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو ئەزمون بەیەکەوە کارمان کردووە. وابزانم حەلی دووەم و سێەم نییە، حەلی ئەوەل و ئەخیر ڕێککەوتنە و هەر یەک بە دنیابینینێک بۆ داهاتووی کوردستان بۆ داهاتووی عێراق لە دۆخێکدایە کە کەس ئاواتی پێ ناخوازێ لەبەرەوەی ئەم چێشمە و مەشاکیلە لە نزیک 20 ساڵی ڕابردوو نەگەیشت بە ئەنجامێک، نە دەستور جێبەجێکرا نەمافەکانی گەلی کورد زامن بوو زۆر شت، بۆیە پێویستە لەم دۆخ خەیکە ئێستا دەگوزارێت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پند لە دەرسەکانی ڕابردوو وەربگرین و زیاتر نەبێتە ئەوەی کە مافەکانمان لە دەست بڕوە. بۆی باشترین حەل ئەوەی کە ئێستا لە ئارادایە لە هەندێک ڕاگەیاندن و قسەی برایانی بەرپرس لە هەردوو لامان باسی ڕێککەوتن کرا، هیچ ڕێککەوتنێک نەکراوە، بەڵام گفتوگۆی باشەیە، لێک تێگەیشتنی باشەیە و هەروەها ئەم گفتوگۆیانەی لە ماوەی ڕابردووش کە ئەنجام دراوە لە بینی وفودی هەردوو لادا گەیشتینە قەناعەتێک کە وەکو باسم کرد حەلی دووەم و سێەم نییە، حەلی یەکەم و ئەوەل و ئەخیر ئەوەیە کە ئێمە ڕێککەوین بە ئەجێندایەکی مشتەرەک، بەڵام ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە چۆن دانوستاندن دەکرێت. دانوستاندن دەبێ ئێمە بزانین لە بینی هەردوو لاماندا بە شێوازێک بیکە هاوسەنجی داخوازیەکان لەگەر یەکدا و ئەو گرفتە ئەساسیانەی کە هەیە، مەسەلەن لەسەر سەرۆک کۆمار، لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بۆمخولی داهاتوو کە مدەتەکەی بەرەو تەواوبوون دەڕوات، دەبێ بزانین خاڵە نزیکەکانمان زیاتر نزیکەینەوە و خاڵە دوورەکانمان هێواش هێواش هەوڵ دەین قەنەعەتێک دروست بێ کە انتخابات بکرێت و ما ئەوە کە مافێکی گشتی خەڵکە کە حکوومەت لەسەر ئەم ئەساسانە پێکاتووە، پەرلەمان لەسەر ئەم ئەساسانەی هەڵبژاردندان دراوە بۆی ئەو مافە نەفەوتێ. مەشاکلەکانی کە هەیە من پێم وابی ئەوەندەی کە ئەساسیە، طبعاەوەی عێراقیشە لە ڕابردووش تەسریحات لەسەرەوە دراوە، ڕەبتی سەرۆک کۆمار ئەم بەسە بەسەی کوردستانیشەوە هەیە. بەڵێ فەرموو. باشە، ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد و خاڵی گرنگە بۆ چوونە جیاوازەکانی پارتی و یەکێتی هەم لە عێراق بۆ پۆستی سەرۆک کۆمار هەم لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ سیستمی فرەبازنەی کە ئێستا ئەم جیاوازی بۆ چوونە هەیە، پێتان وایە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان یەکێتی کام مکانیزم بە باشتر دەزانێت؟ ئایا لەگەڵ لایەنەکان لێک نزیک بوونەوە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە کە ئەو دواوادەیە کە مانگی 4 دیاریکراوە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت؟ بڵێ ڕێزی زۆر بۆ لایەنە سیاسیەکانی کوردستان، بۆ لایەنە سیاسیە کەمە نەتەوایەتیەکان بۆ هەموو لایەک، بەڵام ئەوەی کە گرنگە ڕێککەوتنی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتە، کام دوانە ڕێککەون ئەوانی تریش ڕێک دەکەون. خلافەکان لەسەر قانونی هەڵبژاردنە کە قانونەکەی ساڵی 92-93 و خلافەکە لەسەر مەقعدی پێکاتەکانە سەریحتر، یعنی مەقعدی پێکاتەکان کە ئەزدە مەقعدە کە جارشتر پێویستی بە ئیعادەی نەزەر هەیە، بەڵام نەک لەسەرەوەی مافی پێکاتەکان بفەوتێت، لەسەرەوەی کە چۆن ئەو پێکاتانە نەبنە تەرەفگیری سیاسی، دەبێ بە پێی ئەو تەمسیلە حەقیقیەی کە دەکرێت بەم شێوازە.
مەسلەی بازنەکان نزیک بوونەوەی باشەیە لەبەرەوەی ئەگەر تەماشاکەی لە 2014 ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بە فرە بازنەیی کراوە مەسا هەولێر یەک بازنە بوو ئێستاش هەردەوێت ینی زیانێکی ئەو تۆی نییە بۆیە ئەگەر ئەو خلافانە چارەسەر بن من پێم وابێەوەی بەغداش چارەسەر دەبێت بەغداش دەگەینە قەنەعاتێک کە ئەوەش چارەسەر بێت بەڵام ئەگەر تو هیچ لەو گرفتانە چارەسەر نەبێت پشتەوێ انتخابات بکەیت بەم شێوازە و زەحمەتە و ئەوەش ئێمە هەردوو لامان ڕوبەڕووی بەرپرسیارەتێکی مێژووی دەبینەوە چ انتخابات تەخیروی چ نەکەوینە ڕێککەوتن بەرامبەر ئەم دۆخە سیاسی کە لە عێراق دەگوزارێت چکە ناوماڵی شیعایە پەرتەوازەیە کە کورد خۆشبەختانە نەبوویتە جزئێک لەم مەسەلەیە و تەیاری سەدریە کشاینەوە و ئێستاش لە دوای ئەم مەراسیمی ئیمام حوسێن عەلەیهی سەلام کە ئەم یادە دەکرێتەوە تەواو دەبێت عێراق نزیک دەبێتەوە لەوەی کە دەبێ پەرلەمان کۆبێتەوە و دەبێ نابێ پرۆسەی سیاسی لە عێراق بوەستێ بەڵام لەوەشدا کورد چی دەست دەکەوێت لەو عەمەلیە نەک دەستکەوتی ئەعزاب دەستکەوتی کورد چۆن لەم معادلەیە لەم هاوچێشە ئیقلیمی و عێراقیە کوردستانیە دەگاتە ئەوەی کە بە ئەجێندایەکی هاوبەش لە بینی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بڕۆنە پێشەوە بۆ ئەوی دەستکەوتەکانمان بپارێزین بە شێوازی هەڵبژاردننی 2018 بچینەوە مەیدان من پێم وابی زیان دەکەین و ئەمە لە ڕابردووش ڕەنگە ئەو قسانە ئەو تەسریحانەمان لە تەلەڤیزیۆندا بێ من هەر پێداگیری لەسەرەوە دەکەم کە ئێمە بە ئەجێندایەکی هاوبەش بڕۆینە پێشە بەڵێ هەندێک سەرچاوە باس لەوە دەکەن کە پارتی و یەکێتی ڕێککەوتون لەسەر کاندیدێکی هاوبەش بۆ ئەم جارە کە گەڕانەوە بەغدا لە دانیشتەکانی پەرلەماندا بە پۆستی سەرۆکۆمار هیچ زانیارێک لەو بارە هەیە ئێوە دەست پێشخەرێنەوەی چۆن دەبینن؟ وەڵا دیدارەکانی بەڕێز کاک پافڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی و بەڕێز کاک فواد حوسێن کە نوێنەرایەتی پارتی دەکرد گفتوگۆکان تا ڕادەیەکی باش چوونە پێشەوە و ڕەنگە لە داهاتوەکی نزیکدا کۆبوونەوەی لوتکەش ڕووبدا پێش کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێم چونکە سەرۆکایەتی هەرێمیش جۆدی خۆیان سەرف کردووە بۆ لایەنە سیاسیەکان کۆبنەوە واروەها ئەو تێڕوانینە یای خاتوو پلاس خەرتیش لە بەرچاو بگیرێ بۆ ئەوەی ئێمە بگەینە خاڵی مشتەرەک و هاوبەش هەردوو لامان وای دەبینین کە لە داهاتووەکی نزیکدا کۆبوونەوەی ئەخیر بکرێ و بکەوینە ڕێککەوتن بەڵام وەکو ڕێککەوتن هەتا ئێستا ئەوەندەی من معلوماتم هەبی هیچ ڕێککەوتنێک نەکراوە بەڕەسمی بەڵێ بەڕێز ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان